ئێمە چی لە کەسانی دووڕوو بکەین؟ خوای پەروەردگار دەفەرمێ وإذا رأيتهم تعجبك أجسامهم ئەو دووڕوانە نیشانەیان ئەوەیە کاتێک کە دەیانبینی بە لەش و لار بە جلوبەرگ بە هەیئەت و شەخسیەت و کەسایەتی هەر سر سۆڕ دەمێنێ چ پیاوێکی چ ئافرەتێکی کەشخە داپۆشرا و ڕێک و پێک محتەرەم خاوەن کەسایەتی خاوەن پێگە خۆی وا دەردەخا کە ئەمە کەسێکی زۆر پایە بەرزە وإن يقولوا تسمع لقولهم کاتێکە قسە دەکەن زمانێکی شیرین زمانێکی ڕەوان ڕۆشنبیر قسەزان هەر شیرینە گوێ لە قسەیان بگری. بڕێزان سەیری وردی قورئانکەن. هەموو جار پێتان دەڵێم کە قورئانمان خوێندەوە با لێی وردبینەوە. ئەم دوو سیفەتە زۆر جوانە لە ئینسانە هەبێ. جلوبەرگی خاوێن، کەسایەتی و پایەبەرزی، ئینسانێک تعجبك أجسامهم، هەیکەلێکی ڕێک و پێک، قژێکی داهێنرا و جوان، شخصیەتێک هەر سەرنجت ڕابکێشێ. ئەمە لە ئیسلامە مانع نییە. بەڵام دووەمیشیان زمان شیرینی، ڕۆشنبیری، قسەزانی، قسە ڕەوانی، ئەمەش بۆ خۆی چاکە. ئەی بۆچی خوای گەورە زەممی ئەوانە دەکا؟ زەممەکە لەوەدایە ئەوانە دڵیان ناتەواوە. ئەوانە ئەو قسانەی کە دەیکەن بەرەو ڕووی خەڵک ئەو زمانە شیرینە دڵیان وا ناڵێ، لە دڵەوە نەفرەت لە بەرامبەر دەکەن. ئەو کەسایەتێ بەس دیکۆرە، دیوی ناوەی کلۆرە، دیکۆرێکی گەورەی جوان، بەڵام ناوەڕۆکێکی ناخبۆگەنی وێران. بۆیە بەڕێزان گرنگی مرۆڤ لە ڕواڵەتەکەیدا نییە، گرنگی مرۆڤ لە وشەکانیدا نییە، گرنگی مرۆڤ ئەوەیە با ڕوخسارت جوان بێ، بە زمانت شیرین بێ. ئەگەر دڵت لەگەڵ یا پاک و پوخت بوو بەرامبەر بە خەڵکی بەخوا ئەو کاتە کەسێکی باشی. ئەگەر دڵت وێران بوو دڵنیا بە تۆ وێرانی. بەڵێ خوای پەروەردگار دەفەرمێ كأنهم خشب مسندة وەکو تەختەدارێکی وشکی هەڵپەستێردراوان. ئێستا دارێک بیهێنە بەرچاوت، کرمۆڵ بووە، وشک بووە، تەڕایی تێدا نەماوە. دارێک هەمومان لە لادێدا ژیاوین، دارێک کە کرمۆڵ بووە، یعنی مەیلە و ڕزیوە. ئەم دارە ڕزیوە لە شوێنەکە هەڵت پەستاردووە، بە کەڵکی ئەوە دێت دارە ڕای خانووی پێ بکەی و قورسایی خانۆکەتی بخەیتە سەر. نەوەڵڵا هەر ئەوە بکەیت دەشکێت، چونکە کرمۆڵ بووە لە ناوە، کرم لێی داوە، فشەڵ بووە. ئەی ئیشی ئەم دارە چیە؟ وەڵڵا بەس بۆ سووتان باشە. خوا دەفەرمێ وەکو ئەو دارە سوتاوەوان ئینسانانێکی بێخێری ناو کۆمەڵگان بەس لە دیوی دیکۆرە کە چاوت پێیان دەکەوێ کەسێک دەبینی بەڕاستی بەم قات و ڕیبات و بۆیم باخ و تەرتیباتەیەوە بێ، ئەڵی بابە ئەمە دیارە پلەدارێکی گەورەیە کە قسەت بۆ دەکات، سوێندت بۆ دەخوات، دڵسۆزیت بۆ دەردەبڕێ. جاوە بەڕێزان لە هەموو شوێنەکان کابرا نووسینگەیەکی خانووزەوی و بزاری هەیە، کەسێکە نووسینگەی ئۆتۆمبیل فرۆشتنی هەیە، ئەگە سەیری نووسینگەکە و مێز و تەرتیباتی دەکەی، ئەگە سێریەکەی ئەم کەسایەتێ بەم جلوبەرگە تایبەتەوە، ئەڵێ ئەمە قەت بۆ $100 و $200 ئەم هەموو سوێندە ناخوا. ئەم زمانە شیرینەی بە حیساب ڕێنمایی دەکا کەچی دوایی چ ناخێکی بۆ گەنی هەیە، چۆن چاڵی بۆ هەڵکردووی کەوا بتخاتە چاڵێکەوە ئەو سەرمایی چەند ساڵێکە پێتەوە ناوە هەموو لە دەست دەرێنە و قۆڵت ببڕێ. ئەوانە منافقن. دۆستایەتیت بۆ دەردەبڕێ کە بەڕاستی دڵسۆستە، کەچی لە ناخەوانی ئەوێت لە پشتەوە لێتدا و لە ناوت بەرێ. خوا دەفەرمێت چی بکە بۆیان؟ یەحسەبونە كل صیحة عەلەیهم، ئەمانە ترسنۆکن چونکە ئەوەندەیان فێڵ و ناپاکی کردووە، لەگەڵ هەموو دەنگێکا ڕادەسڵەکەن. تەلەفۆنێک بێ ترسیان هەیە، لە دەرگای ماڵیاندا بێ ترسیان هەیە، چونکە پەرێزیان خاوێن نییە. هم العدو فاحذرهم، خوا دەفەرمێ ئەوانە دوژمنن، ئاگادار بە لێیان، بە حەزەر بە، وریا بە. سوبحان الله، خوا دوو ڕێنمایی کردوین چیان بەرامبەر بکەین؟ پشتیان پێ مەبەستە. هەر کەسێ بە بەڵگە زانیت لە لای خۆت مەدحی کردووی، لە پشتەوە زەممی کردووی، خوا دەفەرمێ دەنجی لێدا مەبڕە، هەر لە ڕێگا مەرحەبایی بکە، بەڵام هاتوچۆی ماڵی مەکە، مەیکوژە، ئابڕووی مەبە، بوختانی بۆ مەکە، تۆ بەخراپەی ئەو مەکە، بەڵام پشتی پێ نەبەستی. ئەوە وەکو ئەو کۆلکەدارە کلۆرە وایە، نە بە کەڵکی دارە ڕای خانوو دێ بەس بۆ سووتاندن باشە، لە لستی خۆتا بیسڕەوە. ئەوەندە بیری لێ مەکەوە فڵان کەس ناپاکی لەگەڵا کردوم، دڵی خۆتی پێمە سووتێنە، لە لستی هاوڕەکانتدا بیسووتێنەوە لە ناوی بەرە، بیسڕەوە لە ژیانتدا. دووەمیشیان عەدووە. خوای گەورە ئامۆژگارێکی زۆر جوانمان دەکا. بەڕێزان پێمان دەڵێ زۆر زۆر متمانە بە هەموو کەس مەکە. ئێمە زۆر جابۆیە دەبینە قوربانی، گرەیەکی دڵت هەیە، گرەی دڵت هەیە، دەرونت پڕە، مشکلەیەکت هەیە، بەس بۆ ئیمانداری بە حەقی باسکە.
بەڵام ئاگادار بە هەر کەسێک دوورکار نوێژی کرد و تەسبیحێکی بەدەستەوە بوو تەسبیحاتی دەکرد وریابە خۆ کافرانەش ئەو منافقانەش ئەویان دەکرد نوێژیشیان دەکرد لە خزمەت پێغەمبەریش بوون صلی الله عليه وسلم دەچوونە جیهادیش بەڵام منافق بوون خوا دەفەرمێت دوژمنن لە دوژمنەکەت بە حەزەر بە کاکەجان خوشکە باشەکەم قسەی خۆل لە لای هەموو خەڵک مەڵێ کێشەیەکت هەیە گرفتێکت هەیە مشکلەیەکی ژیانت هەیە لە لای هەموو کەس باسی مەکە نەوەکو لە ڕیزی ئەو منافقانەدا لە ڕیزی ئەو هەموو خەڵکانەدا منافقێکی تێدا بێ دوا ڕۆژ ئابڕوت بەرێ دوا ڕۆژ بڕێ قسەکانت بۆ خەڵک بژێڕێتەوە دوا ڕۆژ ڕۆژە گەل لەگەڵ تۆدا ناکۆکیەکی هەبوو ئەمە بە فرسەت بزانە کارتی فشار بێ لەسەرت وایە دەبێ ئاگامان لە خۆمان بێ هەر یەکێک لێمە لە ژیانە گرفتێکی هەیە نەچی بۆ هەموو کەسی باسکەی ئەو کەسانە هم العدو فاحذرهم قاتلهم الله ئەی خوا بیان کوژێ ئەنا یؤفەکون ئەوە خوای گەورە خۆی لە ناویان دەبا خوای گەورە ئەو پیلان و تەڵەکەی بۆ خەڵکی دادەنێن بەسەر خۆیاندا دەشکێتەوە